بێگومان هەموو جۆرە حاڵەتێک هەیە لە نەخۆشخانەی سوتاوی حاڵەتی ژنان و پیاوان و مناڵانیشی لێیە بەشێکی ئەم حاڵەتانە بۆ هۆی ڕووداوەکانەوەی تەقینەوەی غاز یا هەنێک ڕووداوی بۆ هۆی کار لە شوێنی کارکردنە لە تایبەت لە پیاوانە کە ئەمە ڕوویاوە هۆکار هەندێک حاڵەتیشمان هەیە هەندێک بەشێک لە حاڵەتەکان کە خۆسووتاندنە ئەمەش بێگومان دەرەنجامی ئەو تونوتیژیە یا بەرەنجامی ئەو ژیانە ناخۆشەیە کە ئەزممویان کردو و گیانونی بەوەی کە بەداخەوە ڕێگەی خۆسووتانن هەڵبژێرن. ئەتوانم بڵم تقریبن لە سایاسی چونکە پێشتر ئێمە لێکۆڵینۆمان لەسەر کردوون لە کۆی گشتی حاڵەتەکان کە مناڵ و گەورە و ژن و پیاویش ئەگرێتەوانە خۆسووتاندن بۆ لێرەیە ڕێژەی ژنان زۆر زیاترە لە ڕێژەی پیاوان ئەوانەی کە هەوڵیان ناوە خۆیان کوژن یا خۆیان سووتێنن و گەیشتونەتە نەخۆشخانە چونکە بەشێک لەو حاڵەتانی کە بەتایبەت کە خۆسووتانن لەوانەیە خۆسووتانەکەن ئەوەنە تون بێت ناگەنە نەخۆشخانە یا کە ئەگەن زوو وەفات ئەکەن لەبەرەوەی ڕێژەی خۆسووتانەکەیان زۆر بووە ئەمانە ئێمە ناتوانین نایان بینین و نەمانتوانیوە لێکۆڵینەوەیان لەسەر بکەین بەڵام ڕێژەیەکی زۆرتر لە ناو ژنان و کچانی گەنجە هەیە ئەوەی کە تێبینی کراوە لە نێوان تەمەنی 14 ساڵ بۆ 35 ساڵ زۆرترین ڕێژەی خۆسووتان لەو تەمەنیایە ئەگەر بڵین هۆکارەکان یان چی دەورە بینێ تونند و تیژی گرفتی خێزانی زۆر دەورە ئەبینێت گرفتی ئابووری دەورە بینێ گرفتی تر یەکێ لە گرفتەکانی تر کە زۆر دەورە بینێت بەردەستبوونی ئەو مادانەیە کە بۆ خۆسووتان بەکارهێنرێواتە نەوت و غاز و ئەو ئەدەواتانە لە ناو ماڵەکانە لە بەردەستا زۆرە یەکێ لە حاڵەتەکان تر ئەوە بووە کە بۆ نمونە کچان و ژنان شارەزایەکی کەمیان هەیە لەوەی کە چۆن کێشەکانیان چارەسەر بکەن یان پەنابەر نەبەر ڕێکار و هۆکاری تر بۆی کە چارەسەری کێشەکانیان بکەن لە هەمان کاتا ئێمە کاتێکە بینی ومانن یا لێکۆڵینەوەمان لەگەڵاکردن هەندێکیان دوای ئەوەی کە ڕێنمایی دەرونیان وەرگرتەوە توانە ئەگەر بمانزانیان ڕێگەیەکی تر هەیە بۆ چارەسەری کێشەکانمان بەنامان نابردە بەر ئەم ڕێگە ناخۆش و چکە خۆسووتان خۆی لە خۆیان تونوتیژیکردنە جارێکی تر بەرامبەر بەجەستە ئەمە زەتر پێیوەستە بە ئاستی زانیاری و توانای ئەو ژنانە و ئەو ژن و کچانەوە کە ڕوبەڕۆیم حاڵەتە بوونەتەوە هەنێکیان هەیە کراوەیە و لە بیدایەتەوە باس ئەکاڵێ من خۆمام لە خۆم کردووە و بە هۆکارێک بەڵام هەنێکیان تەنانەت لە کاتی سووتانیشانە لە کاتێکا کە ئەزانن بەداخەوانێکیان کە ئەزانن لە مەرگیشەوە نزیکن باسی ناکەن لەبەرەوەی خەمیانە خێزانەکەیان باوکیان برایان کە سوکاریان تووشی گرفت و لێکۆڵینەوەی یاسایی بێت لەبەرەوە هەنێکیان زۆر درەنگ قسە ئەکایان تەنها بۆ ئێمە قسە ئەکا بۆ نە بۆ بەشی پۆلیسیان قسە ناکە یا سکاڵا ناکات ئەو کاتێک لەو ماڵەیە تووشی کێشە بووە کە کەسێکی بەجەستە ساغ و بێکێشە بووە ئێستا کە ئەڕاتەوە ماڵەوە جەستەی کێشەی هەیە برینارە توانایی زۆر جوڵەی نییە پێویستی بە زۆر یارمەتی و چارەسەر هەیە لەبەرەوە بەشێک بەداخەوە لەو حاڵەتە هەر بەردەوامە بێ بەشێکیان کێشەکانیان بە جۆرێکی تر ئەگۆڕێ بۆ نمونە کێشە ژن و مێردایەتی زۆرتر ئەبێ لە دوای سووتانەوە لەبەرەوەی کەسەکە سووتاوە هەتا ئەو کاتەی کە ماوەیەکی باشی ئەپەڕێ و باش ئەبێت اینجا کێشەکانیان لەوانەیە بەرەو چارەسەر بوون بچێت لەبەرەوە ئەم ترسە بەردەوام هەیە لەو خانمانەیە چونکە جاران ئەگە تەنها کێشەی هەبێ ئێستا کێشەی شێوانی جەستە و گرفت بۆ دروستبوون لە دوای شێوانی جەستەوە زیاتر ئەبێ لەگەڵیانە ئەوە باش ئەزانین کە لە بەشێکی زۆری کۆمەڵگای ئێمەیە ژن بڕیاردەر نییە کە سوکاری ژنەکە بڕیار ئەیە لەگەڵ مێردەکەی بڕیار ئێن زۆر جار ئەوان کە سوکار کە زانیویانە ئەم کچیان تووشی چەرمەسەری و تونوتیژێکی زۆر بۆ لەو ژیانەی کە هەیەی و ئۆگیانەتی بۆی کە بەتاواتی دەچێت بچێتە ژیانی خۆی و خۆی بسووتێنێت تەداخلیان کردو بۆی کە جییان کردەوە یا تەداخلیان کردو بۆی کە شتێ بکەن و زۆر جاریش ئەمە وەکو چیرۆکێکی دووبارە وایە بۆ ئێمە کە یەکەم جار هاوژینەکانیت ئەڵێ من ئامادەم هەموو شتێکی بۆ بکەم بەس بۆی چاک بێتەوە بەڵام لەگەڵ
ئەوەی کە لە نەخۆشخانە دەرچوو کە ئەرکێکی زۆتر بوو مە بێگومانە بێ گرفتی ئابووریشمان لەبەر چاوە بێت ئەمە زۆتر لەو خەڵکانیان ڕۆیەکە گرفتی ئابووریان زۆرترە ناڵین تەنها لەوانە ڕۆیە بەڵام لەوانە زۆرترە لەبەرەوە دواتر کێشە و گرفتەکان زۆرتر بوو لەوانە بێتە هۆی جیابوونەوەش هەنێک حاڵەتیشمان هەیە کە ژنەکە خۆی گەیشتۆتە ئەوەی کە قەرارێکە بڕیاریاوە کە من ئیتر لەگەڵم پیاوە ناژین بە هەر شێوەیەک بێت وەکو حاڵەتی سووتاندن شتەکە ئەوەنە ئاشکرانێ بەڵام هەنێک جار هان ئەدرێت بۆ نمونە ژنەکە تۆ ڕابێڵێ خۆمە سووتێنم پیاوە کاڵێ فەرموو یا چرخەکەی ئاياتیاڵێ بڕۆ خۆ بسووتێنە یعنی بەڕاستەوە خۆ لەگەڵ یا نەیسووتانەوە بەڵام هەنیەوە بۆ ئەوەی کە خۆی بسووتێنێت ئەم حاڵەتانە هەیە وەکو باسم کرد کێشەکان بە زۆری کێشەی خێزانیە کە بەشێک لەوانە تونوتیژیە بەشێک لەوانە کێشەی دڵپیسیە لە نێوان هاوژینەکانە و بەشێکی گەورەش کێشە ئابوووریەکانە کە وەتە هۆی دروستبوونی کێشەی تر لە ناو خێزانەکەیە ئێمە کە باسی مرۆڤێکی سوتاو ئەکەین ئەگەر ژنێک بە نمونە وەربگرین زۆر لایەن هەیە کە ئەبێ ئیشی لەسەر بکرێت لایەنی دەرونی بەشێکی گەورەیە کە ئەبێ ئیشی لەسەر کرێت بەڵام لایەنی دەرونی بە تەنها ئیشی لەسەر ناکرێت لایەنی کۆمەڵایەتی و خێزانی هەیە کە ئەبێ ئیشی لەسەر بکرێت لایەنی ئابووری هەیە کە ئەبێ ئیشی لەسەر بکرێت مە زۆر حاڵەت هەیە نەیتوانیوە بێتەوە بۆ دانیشتنەکان دانیشتنە چارەسەریەکان لەگەڵمانە یان لەگەڵ توێژەر دەرونیەکانە کە لەوێ کار ئەکەن لەبەرەوەی توانای ئابووریان نەبووە پارەی هاتوچۆکە بەعنی هاتوچۆ شتەکان سەرف بکەن لەبەرەوە زۆر لایەن هەیە کە ئەبێ ئیشی لەسەر بکرێت و هۆکارن بۆی کە یارمەتی ژنێکی سوتاوبات کە چاک بێتەوانێ زۆر حاڵەتمان هەبووە کە خێزانەکەم زۆر پاڵپشت بوون یارمەتیان ناوە بۆ چاکبوونەوە زۆر حاڵەت هەبووە کە گەسوکار کاتێک زانیوانە کاتێکە کچەکەیان لە پرۆسەی هاوسەرگیریە بووە کێشە و تونوتیژی هەبووە لە ناو ژیانی هاوژین لەگەڵ هاوژینەکەیە زۆر بە باشی پشگیری کچەکەیان کردووە و کە بینیوانە گەیشتۆ بەم حەدە پاڵپشتیان کردو و یارمەتیان ناوە بۆ چاکبوونەوە بەڵام پرۆسەکە قورسە پرۆسەکە زۆری ئەوێت سووتان حاڵەتێک نییە بە ڕۆژێک و دوو ڕۆژ و هەفتە و مانگێک کەسەکە چاک بێتەوە لانێ چەند ساڵێکی بێت و ڕێژەی سوتاویەکەش لە هەمان کاتا دەورە بینێت چنێک سوتاویەکە قوڵە چنێک و ئەندامانەی جەستەی کە سوتاوە دوایی کارە ئەبێتەوانێ ودا زائیدەن کە ڕێژەی سووتانەکە چەند بەشی جەستەی ئەو ئافرەتە یا مرۆڤە سوتاوە ئەمانە هەمووی کاریگەریان هەیە بەڵام زۆر خێزانیش هەیە پاڵپشتێکی زۆر باشیان ئەکەن بۆ کچەکانیان یا بۆ ئافرەتیان کە سوتاوە و زۆر باش یارمەتی گراوە بەڵام وەکو وتم ئێمە کێشەکان زۆرن کێشەی دەرونیمان هەیە کێشەی خێزانیمان هەیە کێشەی کۆمەڵایەتیشمان هەیە جاروای خێزانەکە پاڵپشتە بەڵام هاوژینەکەی یان جانبی کۆمەڵایەتی تر هەیە کە کاریگەری ئەکاتە سەریان یا خێزانەکە پاڵپشتە بەڵام توانای دارایی نییە کە هەموو پێداویستیەکان بەجێ بگەێنێت یان پاڵپشتن بەڵام نەخۆشی تریان قوڵی برینەکە ڕێگر ئەبێ لە هەنێک پرۆسە لەبەرەوە بابەتەکە خۆی کەمێک قوڵە یان ئەکەتوان بڵێ معقەدە بەوەی کە هۆکاری زۆر هەیە کە دەور ئەبینێت لە چاکبوونەوە بەرەو پێشچوونی ئەو حاڵەتانەیە ئەم حاڵەتانە شتێکن کە بەردەوام ئێمە ئەیان بینین وەکو دکتۆرێکی دەرونی من یا هەر پزیشکێکی تری دەرونی یا هەر چارەسەرزێکی دەرونی ئێمە بەرەم حاڵەتانە ئەکەوینەوە کە لە مناڵیا مناڵک تونوتیژی نێوان دایک و باوکی ئەبینێت لەیان و شەڕ و قسە ئەبینێ شەرنی تەنها لەیان بێلانێ قسە پێوتن بێلانێ شکاندن بێ و بەشێک لەم حاڵەتانە تونوتیژی خێزانی بەداخەوە لە هەنێک شوێناوەکو و دیاردێکی ئاسایی لێ هاتووەنی لە ماڵەکە بۆ بە شتێکی ئاسایی بەوەی کە باوکەکە یا مێردەکە تووڕەیە لیان ئەیا قسەیان پێڵێ ئەیان شکێنێتەوانێ یان جاری وایە لە هەنێک خێزان کە ئەستی ئابووریان بەرزە شتەکە بە لایانی ڕاستەوخۆ نیە بەڵام بە قسە لەگەڵ نەکردنیان بە مەسرف نەکردنیان بە هەنێک شێوازی تر تونوتیژە خێزانیەکان خۆی دەرئەخات و کە کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی لەسەر مناڵەکانی شەیە لەبەرەوە ئەم حاڵەتانە بەداخەوە لە بەشێکی زۆر لە ئەو کەسانەیە ئەبینینەوە کە بە دوای چارەسەر ئەگەڕێن لەوانەیە ئێمە جاری وایە ڕزگاربووەکە کوڕێکی گەنج بێکەیەت ئەناڵێنێ بەدەست ئەو شتانەوە کە بینیوێتی ئەو شتانەوە ئەو ناحەقیانەوە کە لە ژیانی خۆی و خێزانەکەی و کۆمەڵگاکە ئەیبینێت.